إن الحمد لله تعالى نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدًا عبده ورسوله اللهم فصل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا وحبيبنا وقائدنا وشفيع ذنوبنا ونور أبصارنا محمد رسول الله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أوصيكم عباد الله وإياي أولا نفسي بتقوى الله وإطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. دوای حەمد و سەنا و سوپاس و ستایشێکی بێپایان بۆ خوای پەروەردیگاری جیهانیان و داواکردنی هەرچی درود و سەڵات و سەلام و بارانی ڕەحمەت و لێخۆشبوونە بڕژێ بۆ سەر قائید و گەورە و ڕابەری دنیا و قیامەتمان محەممەد المستەفا عليه الصلاة والسلام و بڕژێ بۆ سەرگیانی گشتیار و یاوەران و شوێن کەوتوانی ئەم پێغەمبەرە خۆشەویستەمان لەم شوێنە پیرۆزە لەم ساتە پڕ خێر و بەرەکەتە. سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێت. میوانانی ماڵی خوا، باسی تاوانێک دەکەین پشتیوان بەخوا کە لە تاوانە گەورەکانە. ئەم تاوانەی کە باسی دەکەین لە پیسترین و قێزوەنترین تاوانەکانە، چونکە پێشێلکردنی حەقی خوایە، بەشکاندنی فەرمانەکەی کە ئەمری کردووە بە دەستپاچی و بە ئەمینی و بە خیانەت نەکردن. ئەویش تاوانی دزیکردنە لە ئیسلام. بزانین خوای پەروەردیگار چۆن باسی دزیکردنمان بۆ دەکا و خوای پەروەردیگار چ سزا و عیقابێکی بۆ ئەوە داناوە کە دزی دەکا و چارەسەر چییە بۆ ئەو کەسەی کەوە لە ژیانی خۆی بەردەوام بووە لە دزیکردن بەڵام ئێستا دەیەوێت تەوبە بکە. بزانین خوای پەروەردیگار چ عیلاج و چارەسەرێکی بۆ دیاری کردووە. خوای ڕەب العالەمین لە قورئانەکەی خۆی لە سوورەتی ممتەحینە ئایەتی 12 دەفەرمێت: یا ئەیها النەبی إذا جاءك المؤمنات يبايعنك على أن لا يشركن بالله شيئا ولا يسرقن ولا يزنين ولا يقتلن أولادهن. تاكو تاي آيتك خواهي پروردگار لم آيتيا بانگوازك بجوي پیغمبر عليه الصلاة والسلام دترپيني ندائك دكابو پیغمبر إخوة عليه الصلاة والسلام دفرمي أي پیغمبر إخوة كاتك آفرتاني برواداران دينلات بەڵێن و پەیمانت پێدەدەن لەسەر چەند شتێکە. یەکێک لەو بەڵێنانەی کە بە پێغەمبەری خوا دەدەن ئافرەتانی ئیماندار هاوبەش و شەریک بڕیار بۆ خوا بڕیار نەدەن. دووەمینیان مباشەرەتەن پاش بڕیار نەدان لە شەریک و هاوبەش کە بەیعەتدانە بە پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام. دووەمین عەهد و پەیمان کە بەڵێنیان بە پێغەمبەردا عليه الصلاة والسلام ولا يسرقن و دزی نەکەن. سێمینیان ولا يزنين. چارەمینیان ولا يقتلن أولادهن. تەماشا بکە برای بەڕێز و ئازیزم لەم ئاەتەیە خوای پەروەردیگار
پاش شەریک و هاوبەش مباشەرەتەن باسی دزیکردنی کردووە، بە پێش زینای خستووە، بە پێش کوشتنی منداڵەکانی خستووە. دیارە دزیکردن لە ئیسلام تاوانێکی زۆر گەورەیە، تاوانێکی پیسە، تاوانێکی چەپەڵە، تاوانێکی قێزوەنە. هەر لەبەر ئەوەیە خوای پەروەردیگار پاش شەریک و هاوبەش مباشەرەتەن باسی وەلا یەسریق نەیکردووە. یعنی ئەی ئافرەتانی ئیماندار، کاتێک بەڵێنتان بە پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام کە هاوبەشی بۆ بڕیار مەدەن، دووەمینیش دزی نەکەن. ئەوە پەیمانێک بوو لۆ ئەو کەسانەی کە دەچوونە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وعد و پەیمانیان بە پێغەمبەری خوا دەدا. جا ئازیزان و خۆشەویستان، ئێمە کە باسی دزی دەکەین مەبەستمان هەر ئەوە نییە تۆ بچی پارە لە جیرفانی کەسێک دەربێنی، یان لە ماڵی کەسێک یان لە قاسەی کەسێکە بدزی، ئەمە پێی بگوترێ دزی. نەخێر ئازیزەکەی من، تۆ ئەگەر سپلیتی ماڵەوەت، گێزەری ماڵەوەت لە سەروی سعاتەکە بێ، ئەم پێکردنە و ئەم ئیشکردنە نەچێتە سەر سعاتەکە، ئەمەش بە دزیکردن حسێبە. ئەگەر کەسێک لە دایرەیەکە حکومەت پێی بڵێ ئەمە سەیارەی دایرەکەیە، بەڵام تۆ دەبێ بەنزین لەسەر حسابی خۆتا تێی بکەی، ئەم کەسە بچێ لە نەسریەی دایرە، لە پایرەی دایرە بەنزین لەم سیارەیە بکە، وە کەیف و سەفا بەم سیارەیە بکە، ئەمەش بە دزیکردن حسێبە. دزیکردن زۆر جۆری هەیە، یا کەسێک پارەی ملت بدزێ، یا کەسێک پارەی ملت بە هەدەر بدا، یا کەسێک دزی لە هەر کەسێکا بکە بە شێوازێکی ناڕەوە، ئەمە پێی دەگوترێ دزیکردن. خوای پەروەردیگار لە سوورەتی بەقەرە ئاەتی 188 پێمان دەفەرمێ وەلا تەئکولوا ئەموالەکم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون. خواهی پەروەردیگار لەم ئاەتەیە پێمان دەفەرمێ ئەی ئیمانداران، ئەی مسلمانان، ئەی خەڵکی بەڕێز، ئێوە ماڵی یەکتر بە ناحەق و بە ناڕەوا مەخۆن و مەچون بەرتیل و پارە بدەن بە فەرمانڕەواکانتان بۆ ئەوەی دزیەکتان بۆ بکەن، و ئێوە مەچون کاربەدەستان هان بدەن بۆ ئەوەی دزیتان بۆ بکەن. مەسەڵەن کابرایەک ئیشێکی بە بەرپرسێکە دەچی 9 ملیۆن دیناری بۆ دەبا بۆ ئەوەی بەرپرسەکە بە ملیۆنێک دزیەکی بۆ بکە. ئاخوای پەروەردیگار لەم ئاەتەیە پێمان دەفەرمێ ئێوە خۆتان لەم جۆرە دزیە بپارێزن بۆ ئەوەی بەشێک لە ماڵی خەڵکی بە ئیثم و بە گوناح و بە تاوان نەخوردرێت. بزانە سەردەمی حەجاجی یوسفی کوڕی سەقەفی لە ڕۆژە لە پێش چاوی خەڵک کابرایەک دزیەکی کرد، هینایان بردیان بۆ لای شێخ حەسەنی بەسری. شێخ حەسەنی بەسری چاوی بە 70 سەحابەی پێغەمبەر کەوتووە عەلەیهی سەڵات وەسەلام، و یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا شیری داوەتە شێخ حەسەنی بەسری. ئەم دزەیان برد بۆ لای شێخ حەسەنی بەسری، گوتیان قوربان ئەم کابرایە دزی کردووە. شێخ حەسەنی بەسری فەرمی ئێوە دزە گەورەکان لە شەو بگرن، دزە گچکەکان لە ڕۆژ خۆیان واز دەهێنن لە دزیکردن. بڕۆن ئەوانەی بە شەو دزی دەکەن، ئەوانەی پارەی ملت بە هەدەر دەدەن، ئەوان تەمبێ بکەن، ئەوان بگرن، وەڵڵاهی ئەم دزە بچووکانە خۆیان واز دەهێنن لە دزیکردن. سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام كان على ثقل النبي صلى الله عليه وسلم رجل يقال له كركرة. لەگەڵ پێغەمبەری خوا بوو ئەم سەحابە بەڕێزە ناوی کیرکیرە بوو لە یەکێک لە غەزەواتەکان. ئەم کیرکیرەیە ئیشی چ بوو؟ سکرتێری پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام، جڵەوی ئەسپی پێغەمبەری ڕادەچێشا. ئەو هەندە لە پێغەمبەری خوا نێزیک بوو. فەماتە
لە یەکێک لە غەزەواتەکان ئەم کیرکیرەیە کوژرا مرد و وەفاتی کرد. فقال رسول الله صلى الله عليه وسلم هو في النار. والله ئەم کیرکیرەیە لەناو ئاگری جەهەنەم خوا سزای دەدات. سەحابەکان کاتێک دیتیان کیرکیرە ئەو هەندە لە پێغەمبەری خوا نێزیکە، جڵەوی ئەسپی پێغەمبەری خوای دەکێشا، کاتێک دیتیان لاشەی کەوتووە گوتیان یا ڕەسوڵ الله، ئەی پێغەمبەری خوا وەرە نوێژی لەسەر بکە، لاشەی کیرکیرە لە مەیدانی جیهاد کەوتووە. پێغەمبەری خوا فەرمی هو في النار صلوا على صاحبكم. ئێوە نوێژ لەسەر برادەرەکەتان بکەن. چەندە ناخۆشە توخوا تۆ بە گولەی دوژبن بە شمشێری دوژبن بکوژرەی، لاشەت لە ناو تۆزا بکەوی، پێغەمبەری خوات لەلا بێ، بانگی پێغەمبەری خوا بکەن وەرە نوێژ لەسەر لاشەی کیرکیرە بکە. پێغەمبەری خوا بفەرمێ صلوا على صاحبكم، ئێوە نوێژ لەسەری بکەن، من نوێژ لەسەر برادەرەکەتان ناکەم. سەحابەکان سەریان سوڕما، دەبێ ئەمە چ تاوانێکی کردبێ، چەندە مەوقیفێکی ناخۆشە کە پێغەمبەری خوا مەوجود بێ لە ژیانە، بەڵام ئامادە نەبێ نوێژ لەسەر هاوڵەکەی خۆیان بکە. سەحابەکان سەریان سوڕما، تەعجوبمان دەبێ ئەم کیرکیرەیە چ تاوانێکی کردبی. فذهبوا ينظرون إليه، چون سەیریان کرد بزانن ئەمە چی کردووە، چ تاوانێکی ئەنجام داوە. ينظرون إليه فوجدوا عباءة قد غلها، رواه بخاري. سەیریان کرد ئەم کیرکیرەیە یەک عەبای دزیوە، یەک. پێغەمبەری خوا فەرمی هو في النار وأنتم صلوا على صاحبكم، من نوێژی لەسەر ناکەم. دیتم لەناو ئاگری دۆزەخ دەچێت، لەناو ئاگری دۆزەخ دەسووتێت، یەک عەبای دزیوە، یەک، پێش ئەوەی غەنیمەت دابەش بکرێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نوێژی لەسەر نەکرد. ئەی ئەو کەسەی، ئەی ئەو بەرپرسەیکەوە بە شەو و بە ڕۆژ 24 سەعات ماڵی ملت دەدزێ، بانقەکانی پڕ کردووە لە دەرەوە و لە ناوەوە، ژێر زەمینەکان و سەر زەمینەکانی پڕ کردووە، ئەمە بە هیچ شتێکا تێر نابێ. ئەمە ڕۆژی قیامەت چ جوابی ئەڵڵا دەداتەوە. ئەمە خۆشەویستی پێغەمبەر بوو، بە دوای پێغەمبەری خوا کەوتبوو، جڵەوی وڵاغی پێغەمبەری خوای دەچێشا. پێغەمبەری خوا فەرمی ئەمە لە ناو ئاگرا، ئێوە نوێژی لەسەر بکەن، من نوێژی لەسەر ناکەم. ئەی ئەوانەی کەوا بەردەوام ژیانیان بەدزی دەبەنە سەر، بەردەوام خۆیان دەوڵەمەند دەکەن، ئەمانە چ جوابی خالق دەدەنەوە لە ڕۆژی قیامەت. وەقیفوهم ئینەهم مەسئولون. ڕاوەستە ئەم ڤێلایەت بەچی دروست کرد؟ ئەم باغ و باغاتەت لەکوێ بوو؟ واللهی ئەگەر بە کەسابەتی حەڵاڵ بە معاشی حەڵاڵ واللهی نەتکڕی بێت، ڕۆژی قیامەت خوای پەروەردیگار دەتخاتە ناو ئاگری جەهەنەم، تۆڵەی ئەم ملەتت لێ دەکاتەوە. کاتێک محەممەدی کوڕی عوڕوە کاتێک دەبێتە بەرپرس، دەبێتە والی لە یەمەن، بە مستەڵەحی ئێستا کاتێک کردیان بە محافیز چی کەلوپەلێکی هەیبوو لەسەر وشترەکەی دانا، لەسەر وشترەکەی لەسەر پشتی وڵاغەکەی دانا، چوو بۆ شاری یەمەن، خەڵکی کۆ کردەوە، گوتی ئەی خەڵکی یەمەن، من بوومە بە محافیزی ئێوە، من بوومە بە والی ئێوە، وەرن سەیری کەلوپەلەکانم بکەن. واللهی ئەگەر بەرپرسیارەتیم لە وڵاتی یەمەن کۆتایی پێهات کە گەڕامەوە، ئەگەر یەک دەرزی لەمە زیاتر لەسەر وشتی وشترەکەم بوو، واللهی بزانن من دزیم لە ئێوە کردووە. ئەی ئەم هەموو باغ و باغاتە، ئەی ئەم هەموو ڤێلایە، ئەی ئەم هەموو سیارەی لەگزیز و شەبەحەتان لەکوێ بوو؟ ئێوە کاتێک هاتنەوە ناو وڵات چیتان هەبوو؟ ئەی بە پێڵاوی سەرکەگا نەبوون؟ چێ سیارەی هەبوو؟ چێ ناوی وەنەوشەی دەزانی؟ چێ ناوی سیارەی دەرعی دەزانی؟ ئەی ئێستا لەکوێتان بوو؟ ئەی چ جوابی خالق دەدەنەوە؟ ئەی چ جوابی ئەڵڵا دەدەنەوە ڕۆژی قیامەت؟
جاهر لبر پرسێکی گچکە بگرە حتاکو گەورەترین بەرپرسی وڵات والله ئەمام الله یەک عانەت بەدزی بردە بێ خوای پەروەردیگار محاسەبەت دەکا ئەمڕۆ دنیایە و بەیانی قیامەتە ئەمڕۆ محاسەبەکردن نییە بەڵام بەیانی دەمری و دەچیە ژێر خاک خوازین دوود دەکاتەوە یەکە بە یەکە عانە بە عانە پرسیارت لێ دەکات وەرە ئەمەت لەکوێ هینا من ئەینە لەکە هادا لەکوێت پەیدا کرد ماڵی ملەتت خوارد دزیت کرد ڕەشوەت وەرگرت ئەی ئەوەی بەرپرسە لە دایرە ئەم سیارەت بە چی کڕی بۆ کوڕێ بۆ فەرمانبەرێکی هەژار کە معاشیوەکی تۆ ناتوانێ بکڕی بۆ تۆ ئەمەت کڕی ئەم مەزرعەت لە چێ بوو ئەم وێلایەت بە چی دروست کرد ئەمە خوای پەروەردیگار هەمووی پرسیاری لەسەر دەکرێت بزانین تاوانی دزی ئەوەی دزی ئەنجام دەدات خوای پەروەردیگار چه حکمێکی بۆ داناوە بزانین چه سزایەکی لە دنیا بۆ داناوە سزای قیامەت هیچ ئەمە عایدی خالقە ئەمە عایدی ئەڵڵایە بەڵام بزانین سزای دنیا چییە بۆ ئەو کەسانەی کە دزی دەکەن جا چه ملت لە حکومەت چه حکومەت لە ملت گوێ بگرە بۆ خوای پەروەردیگار لە سوورەتی مائیدە ئایەتی 38 خوا دەفەرمێ والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله والله عزيز حكيم خواي پروردگار لم آية پیروزه دفرمي عافرت پیاو اوي دزي بكا بو مرزي كزانايان دیاریان کردووە دەبێت دەستی ببڕدرێت لە مەچەکەکەیە ئەمە حکمی ئیسلامە بۆچی ئایا ئەم دەستبڕینە بۆ هەتکردنی ئینسانەکە نەخێر بۆ ئەوێ ملت بە ئاسوودەیی بژی کەسێک ئەگەر دزیەکی کرد بەو مەرجانەی کە عولەمایان باسییان کردووە ئەگەر لە پێش چاوی خەڵک دەستی بڕدرا زانیان ئەمە دەستی لەسەر دزی بڕدراوە تخوا جارێکی تر دزی دەکا تخوا کەس چاو لەو دەکا نەخێر خوای پەروەردیگار دەفەرمێ بۆ ئەوەیە لە تۆڵەی ئەم دزیەیە بۆ تەمبێکردن بۆ عیبرەت وەرگرتن بۆ پند وەرگرتنە بۆ ئەوەی ئەو کەسەی کە دەستی دەبڕدرێ پند وەرگری لەم شتەیە ئەگەر لەم کوردستانەیە یەک بەرپرس دەستی بڕابە والله بەرپرسەکانی تر چاویان لێ نەدەکرد ملت چاوی لێ نەدەکرد بەڵام لەو ڕۆژەی کە هاتنە وڵات کە پارە و پول و سەروەت و سامانی ئەو ملەتەیان کەوتە دەست بە کەیفی خۆیان دزیان سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عائیشە دەجێڕیتەوە فەرموودەکە ئیمامی بوخاری و ئیمامی موسلیمە عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ لە سەردەمی پێغەمبەری خوا ئافرەتێکی مەخزومی لە قەبیلەی مەخزومیە دزیەکی کرد ئەم ئافرەتە دزی کرد گوێ بگرە بۆ ئەم بەسەر هاتە بەرپرسانی وڵات لە کوێن ئەوانەی شەو ڕۆژ پارەی ملت دەدزن ئەوانەی معاشی ملەتیان پێدابین ناکرێ سەرزەمین و ژێرزەمین پڕی نەوت و کانزایە والله ئەگەر لەبەر دزیکردن نەبێ ئەم ملەتە دەتوانن معاشی ئەم ملەتە بدەن بەڵام لەبەر حوتە گەورەکان بەرمعاش ناکەوێ دەگوێ بگرە بۆ سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە قسەی پێغەمبەرە ئەمە قسەی نازدارمانە رسول الله صلى الله عليه وسلم ئەم ئافرەتە دزی کرد سەردەمی پێغەمبەری خوا ئافرەتێک لە قەبیلە و لە هۆزی مەخزومیە ڕیش سپیانی ئەم ئافرەتە کۆبوونەوە گوتیان ئێستا ئەم ئافرەتە دەستی ببڕدرێ حیا و هەت چی قەبیلەکەمان دەچی چی بکەین باشە دانیشتن خوبەڕا و زاناکانیان گوتیان وا باشە بچینە لای ئوسامەی کوڕی زەید ئوسامە خۆشەویستی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی بچێتە لای پێغەمبەری خوا شەفاعەتێکمان بۆ بکە وەکو گەندەڵکارانی ئەمڕۆ کە کوڕی فلان و فلانە کە دزی دەکا لەبەر خاتڵی فلان و فلان عەفوی بکە بزانین پێغەمبەری خوا عەفوی دەکایان نا ئەمە پێغەمبەری زێڕینە ئەمە سەردەمی عەدالەت و ڕاستگۆییە
ئەمە سەردەمی نەمانی گەندەڵیە. ئەم ئوسامەیە دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەی پێغەمبەری خوا، من خۆشەویستی تۆم، ئافرەتێک لە قەبیلەی لە هۆزی مەخزومی دزی کردووە، حەز دەکەم دەستی نەبڕی، حەز دەکەم عەفوی بکەی. چۆن ئێستا کابرایەک بچیتە لای بەرپرسێک، حەز دەکەم ئەوە بکەی بە گەندەڵی لەولاو ئیملا، ئەی لیشنەی نەزاهە ئەگەر هیچت بێ ناکرێ واز بێنە، حوتە گەورەکان بدە بە دادگا، گچکەکان واز لێبینە. دێتە لای پێغەمبەری خوا، بزانە پێغەمبەری خوا چ دەفەرمێ: ئەتەشفع فی حەد من حدود الله. ئەی ئوسامە، دەتەوێت شەفاعەتێک لە حەدی خوای پەروەردیگار بکەی؟ دەتەوێت سنووری خوا ببەزێنم؟ دەتەوێت ئەم ئافرەت عەفوو بکەم؟ دەتەوێت خوای پەروەردیگار لە خۆمە حادث بکەم؟ شەفاعەت لە چی دەکەی؟ لە تاوانێک کە ژیانی ملت بەهەدەر دەچی؟ پێغەمبەری خوا زۆر تووڕە بوو لە ئوسامە کە خۆشەویستترین کەسی بوو. ثم قام فخطب فقال، چۆ سەر مینبەرەکەی خۆی پێغەمبەر فەرمی: یا ئەیها الناس إنما ظل من كان قبلكم أنهم كانوا إذا سرق الشريف تركوه. فەرمی: ئەی خەڵچینە گوێ بگرن، والله ئەوانەی پێش ئێوە ئومەتەکانی پێش ئێوە بە هیلاکەت چوون، گومڕا و سەر لێ شێواو بوون. بۆچی یا ڕەسوول الله؟ پێغەمبەری خوا فەرمی: ئەگەر کەسێکی پایەدار و کەسێکی بەرپرس کوڕی بەرپرسێک بە دزیەکی کردبە، واستەیەکی هەبە، تەرەکوه و عەفیان دەکرد، وازیان لێ دەهینە، دەیدەی ئەمە کوڕی فلانە، ئەمە کوڕی فلان بەرپرسە، ئەمە کوڕی ئەموو ئەوە، وازی لێ بینن با زیاتر دزی بکە. پێغەمبەری خوا ئینجا فەرمی: و ئەگەر کەسێک وإذا سرق الضعيف فيهم أقاموا عليه الحد. ئەگەر کوڕە هەژارێک بە هیچ واستەیەکی نەبە، هەڵدەستان حەدەکەیان لەسەر جێبەجێ دەکرد. تا ئێرە ئەعتیادیە. بزانە گوێ بگرە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. پاش ئەمە قائیدت، گەورەت، خۆشەویستت، ئەوەی لەلایەن خواوە هاتووە. واللهی پێغەمبەری خوا پاش ئەمە قسەیەکی کرد: حەق وایە دزەکان و گەندەڵکاران و مشەخۆران ئەم فەرمودەی پێغەمبەری خوا بە ئاوی زێڕ بنویسن لەسەر سەری خۆیان بدەن. بزانە پێغەمبەری خوا چی فەرمی: والله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطع محمد يدها. لا إله إلا الله. پێغەمبەری خوا بزانە چی فەرموو: والله ئەگەر فاتیمەی کچی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام دزی بکە، لقطع محمد يدها، لقطع محمد يدها. بیری لێ بکەوە برا. فاتیمە دەهات بۆ لای پێغەمبەری خوا، پێغەمبەر لەبەری هەردەستا نیوچاوانی فاتیمەی ماز دەکرد، دەیگوت: ئەتو جەرگ و هەناوی منی ئەی فاتیمە. بەڵام دەڵێ: واللهی ئەگەر فاتیمەی کچی پێغەمبەر دزی بکە، محەممەد المستەفا دەستی فاتیمە دەبڕێت. واللهی ئەگەر دەستی دووسێ بەرپرس لەم کوردستانە لەسەر قەڵای هەولێر بە مشارێکی ئاسن بڕابە، قەسەم بە ڕەب الکەعبە ئەوانی تریش فێرە دزی نەدەبوون. بەڵام لەبەر ئەوەی دەستی کەس نەبردرا، هەموو زۆربەی بەرپرسەکان لەگەڵ ڕێزم بەرپرسی بە ئەخلاق و ڕێک و پێچیش هەیە، بەڵام زۆربەی بەرپرسان تووشی دزی و گەندەڵی بووینە. ئەی ئەگەر دەستی دەستبڕین هەبێ، زۆربەی بەرپرسان بێ دەست دەمینێنەوە، دەستیان نابێ، نەکار دەستێک دەبێ هەموو دەست و قاچیان ببڕدرێ، چونکە هەندە دزیان کردووە. ئایا سزای ئایا ئەو کەسەی کە دزی دەکا عقوبەکەی زانیمان حەدەکەی ئەمەیە دەستی ببڕدرێ بۆ ئەوی ببێ بە پەند و ئامۆژگاری؟ باشە ئەمە هەتکردنە، ئابڕووبردنە یان ڕێز لێگرتنە؟ چۆن ئینسانێک ئەگەر شوێنێکی لاشەی تووشی نەخۆشی سەرەتان بێت، دکتۆر پاش عیلاج چی بێ دەفەرمێ ئەو شوێنەی سەرەتانی گرتووە دەبێ ببڕدرێت بۆ ئەوەی لاشەی تر توش نەبێ. ئەوەی دزیش دەکا خوای پەروەردیگار دایناوە دەستی ببڕێ،
چونکە بە دەست دزیەکەی ئەنجام داوە بۆ ئەوەی ملت بە ئاسوودەی بژێ، بۆ ئەوەی بەردەوام نەبێ لەسەر ئەم دزیکردنە. یەکەمیان دەستی دەبڕدرێ، دووەمینیان دەبێت چی دزیە بێنێتەوە. جا ئەگەر لە حکومەتە بێنێتەوە ناو بەیتولمال، ئەگەر خەڵک کەسەکە لە کەسێکی دزیوە دەبێ بچێتە لای گەردەنی خۆی پێ ئازا بکە، یاخود ئەو شتەی کە لێی دزیوە بۆی بباتەوە. سێمینیان تەوبە کردن. ئاخوای پەروەردیگار بەو مەرجانەی کە باسمان کرد لە گوناحەکانی خۆش دەبێ، چکە خوا خۆی دەفەرمێ فمن تاب من بعد ظلمه وأصلح فإن الله يتوب عليه إن الله غفور رحيم. سورة مائدة آية 39. خوا دەفەرمێ هەر کەسێک دزی کرد، گەندەڵی کرد، زوڵمێکی کرد، تەعدایەکی کرد، مخالفەیەکی کرد و ئەصلحە ئیصلاحی نەفسی خۆی کرد، تەوبەی کرد، وازی هێنا، خوای پەروەردیگار لە گوناحەکەی خۆش دەبێ. بەڵام بەو مەرجەی چەندی دزیوە هەمووی بگەڕێنێتەوە ئەو شوێنەی کە دزیەکەی لێی کردووە. یا ڕەبی خوددا ڕەحمان پێ بکەی، یا ڕەبی خوددا هیدایەتمان بدەی، یا ڕەبی خوددا شیفای نەخۆشانمان بدەی، یا ڕەبی خوددا هەر کەسێک دەوێت ئەم ملەتە بە ئاسوودەیی بژی، خوددا ئاسوودەیی پێ ببەخشی. خوددا هەر کەسێک دەیەوێت کوشتار، شەڕ، خوێن ڕشتن بکەوێتە ناو ئەو ملەتەمان، خوایە هیدایەتی بدەی، خوایە لێ نەگەڕێی ئەم شەڕ و کوشتارە ئەنجام بدا، خوایە برایەتی و تەباییمان لە نێوانە بڕوێنی، خوایە برایەتی و تەباییمانە لە نێوانە زیادکەی، خوایە برا پێشمەرگەکانمان ئەوانەی بەرگری لەم خاک و نیشتیمانە دەکەن، خوایە سەربەرزی دنیا و قیامەتیان کەی، خوایە ڕوسبی دنیا و قیامەتیان کەی، خوایە بەسەر دژمنانی ئەم کوردە و ئەم ئیسلامە سەریان خەی، خوایە لێت دەپارڕینەوە شیفای نەخۆشانمان بدەی، خوایە شیفای بریندارانمان بدەی، خوایە ئەوەی لەسەر جێگا کەوتووە خوایە بەهانایەوە بچی، خوایە شیفای بدەی، خوایە هەر کەسێک بۆتە سەبەبی بڕینی قوتی ئەم ملەتە، خوایە لێت دەپارڕینەوە دڵی نەرم کەی قوتی ئەم ملەتە بجێڕیتەوە، خوایە ئەگەر شایەنی ئەمە نەبێ خوایە لە کۆڵ ئەم ملەتەی بکەیتەوە. آمين آمين والحمد لله رب العالمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين.